يكام سيدنا أبو بكر الصديق ناوي عبد الله كري عثمان يكمن كذب لبياوانا كمسلمان بو كذب أو پشتیوانی لبيغمبر صلى الله عليه وسلم نكرد هر همو سروت و سامانی لپێناوی سەرخستنی بانگەوازەکەی پێغەمبەردا خەرج کردو عليه الصلاة والسلام لە کۆچکردن بۆ مەدینە و خۆشاردنەوەی ئەشکەوتەکەی سەورە هاوڕێی پێغەمبەر بوو عليه الصلاة والسلام کە بە پلەپایی گەورە دائەنرێ دوای پێغەمبەری سەروەرمان عليه الصلاة والسلام سيدنا أبو بكر بوو بە یەکەمین خەلیفەی مسلمانان لە سەردەمی حکمی خۆیان فیتنە و ئاژاوەی مرتەدەکان زیندە بە چاڵ کراو بە پشتیوانی خوای پەروەردگار و هیمەتی بەرزی ئەو هەمووی کوژێنرایەوە لە سەردەمی حکمی 2 ساڵەی ئەودا ئازادکردنی سوپای ئیسلام دەستی پێکرد پێغەمبەر صلی الله عليه وسلم حەدیثی لە مەدحی سەیدنا ئەبوو بەکرا زۆرە سەیدنا ئەبوو بەکر ساڵی 13 کۆچی دوایی کرد تەمەنیشی هەروەکو تەمەنی پێغەمبەری خوا بوو عليه الصلاة والسلام 63 ساڵ لە ژوورەکەی خات و عائشەی کچی کە خێزانی پێغەمبەری نازدار بوو عليه الصلاة والسلام جانی سپارد ئەویش لە تەنیشتی پێغەمبەری نازدارە عليه الصلاة والسلام نێژراوە خوا لێ ڕازی دووەم عومەری کوڕی خەتاب سەیدنا عومەر خوا لێ ڕازی بێ لە ساڵی 5ەم یان 6ەمی پێغەمبەرەتی دابوو لە مەککە کە مسلمان بوو مسلمان بوونەکەی هەمومان نەزانین کە بۆ مسلمانان خێر و بەرەکەت بوو چونکە پێش مسلمان بوونی هەموو مسلمانەکان لە ماڵی ئەرقەمی کوڕی ئەبوو ئەرقەمی مەخزومی لە سەفا خۆیان شاردبوو بەڵام کە ئەم مسلمان بوو خۆیان ئاشکرا کرد و نەترسان عومەر خوا لێ ڕازی بێ وەکو ئەبوو بەکر خوا لێ ڕازی بێ هۆگری پێغەمبەری سەروەرمان بوو هەمیشە لە خزمەتیدا بۆیە پرس و ڕای بەم بە سەیدنا ئەبوو بەکر زۆرە کرد دوای کۆچی دوایی سەیدنا ئەبوو بەکر سيدنا عمر كري خطاب بوو بە خەلیفەی مسلمان لە دادپەروەری و توندپابەندبوونی بە حەقەوە بووە نمونەی پێوەری داد و سمبولی لە سەردەمی حکمی ئەمدا فتوحاتی ئیسلامی زۆر پەرەیسان لە ساڵی 23 کۆچیدا دوای 10 ساڵ حکم کردن لە کاتی نوێژی بەیانیە کە بە ئیمامەت لە مزگەوت بۆ مسلمانانیە کرد خەنجەری ژەهراوی لێدرا و شەهید ئەمیش تەمەنی پیرۆزی وەکو تەمەنی پیرۆزی پێغەمبەری نازدار بوو عليه الصلاة والسلام هەروەها سەیدنا ئەبوو بەکری صدیق ئەمیش هەر 63 ساڵ بوو ئەمیش هەر لە تەنیشتی ئەبوو بەکری صدیقەوە نێژرا خوا لێ ڕازی بێ یعنی هەردووکیان دراوسەی پێغەمبەری نازدارن عليه الصلاة والسلام تا ڕۆژی قیامەت سێم سەیدنا عوسمانی کوڕی عەفان لما كان سرتاي بانقوازي بيغمبر صلى الله عليه وسلم كسيدنا أبو بكر الصديق والي رازي بو إسلامي بانكرت مسلمان دو جار كوشي بو حبشة كرت بيغمبر صلى الله عليه وسلم يقل دواي يقدوك شي خوي رقيو كلثومي لمارك بو نازناوي ذو النورين هيا واتخاوني دو نوركا زوريني سروتو ساماني خوي لبناوي سرخصني إسلاما خرج كرت بەتایبەتی لە غەزای تەبوکدا کە کاتی قات و قڕی و گرانی بوو دوای کۆچی دواییکردنی عومەری کوڕی خەتاب خوا لێ ڕازی بێ ئەم بوو بە خەلیفە فەزلی گەورەی بەسەر مسلمانانەوە نووسینەوەی قورئانەکەیە کە هەمووی کۆ کردەوە و چەندانەیەکی لێ نووسرایەوە و ناردی بۆ هەموو ویلایەتەکانی بەردەستی لە سەردەمی ئەمدا قورئانەکان هەمووی شێوازیان کرا بە یەک و گومانیشی تیانە کە نووسینەوەکەی لە سەردەمی پێغەمبەری نازدارە عليه الصلاة والسلام لەلایەن 12 نووسەری وەحیەوە دەست بەجێ نووسرایە لە سەردەمی حکمی سەیدنا عوسمانی کوڕی عەفانە فیتنە و ئاژاوەی زۆر بەرپا بوو لە ساڵی 35 کۆچیدا لە یەکێک لەو فیتنانەیە لە تەمەنی 80 ساڵیە شەهید بوو خوا لێ ڕازی بێ چوارەم سەیدنا عەلی کوڕی ئەبوو طالب سەیدنا عەلی هێشتا لە ماڵی پێغەمبەری بەڕێزدا بوو عليه الصلاة والسلام مناڵ بوو کە مسلمان بوو پێغەمبەر صلی الله عليه وسلم فاتیمەی کچی خۆشەویستی خۆی دایە بە ئازایەتی و زانایی بەناوبانگ بوو دوای سەیدنا عوسمان خوا لێ ڕازی بێ لە سەردەمێکی زۆر پڕ ئاشوب و ئاژاوەدا
ئەم بوو بە خەلیفە. کاریگەرترینیان شەڕی جەمەل و سیفین بوو لە ساڵی چلی کۆچیە لە تەمەنی 63 ساڵیە. ئەویش وەکو تەمەنی پێغەمبەری نازدار و سەیدنا ئەبوبەکر و عومەر لەو تەمەنەیە لە کاتی نوێژ تەواوکردنا بوو شمشێری لێدرا و شەهید بوو. پێنجەم ئەبوو عوبەیدە سەیدنا ئەبوو عوبەیدەی کوڕی عامری کوڕی جەڕاح لە مەکە لە سەرەتای بانگەوازی خواییدا لەسەر دەستی ئەبوبەکر خوا لێ ڕازی بێ مسلمان بوو. پێغەمبەر صلی الله عليه وسلم نازناوی ئەمینداری ئومەتی لێنابوو. ئەوە یەکێکە لەوانەی کە پێوەی سەربەرز بوو لە ناو خەڵکی مسلمانە پلەی تایبەتی هەبوو، چونکە ئەی فەرموو ئەمین هذه الأمة ئەبوو عوبەیدە بن الجەڕاح. ئەمینداری ئەم ئومەتە ئەبوو عوبەیدەی کوڕی جەڕاح. لە کاتی هاتنی وەفدی مەسیحیەکانی نەجرانە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەمی کردە سەرۆکی وەفدی مسلمانەکە. زۆر جار پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەی کردە ئەمیری سەریەکانی. ئەبوو عوبەیدە باوکی خۆی لە غەزای بەدرا کوشت چونکە لەبەرەی کافرەکانە بوو. لە ساڵی هەژدەی کۆچی لە تاعونەکەی شاری عەمواسی شامە لە تەمەنی 58 ساڵیە بە تاعون کۆچی دوایی کردو. هەر لەوێش لە غۆری ئوردون نێژراوە لە شوێنێک کە ئێستا هەر بە ناوی خۆیەوەیەتی خوا لێی ڕازی. شەشەمیان سەیدنا عەبدوڕەحمانی کوڕی عەوفە. ئەمیش لەسەر دەستی سەیدنا ئەبوبەکر خوا لێی ڕازی بێ مسلمان بوو لە مەککە. خاوەن سەرۆت و سامانێکی زۆر بوو، زۆری لە پێناوی خوایە بەخشی کە کۆچی مەدینەشی کرد. زوو بە بازرگانی کردن کە چاکی لێ ئەزانی دەوڵەمەند بووە و یارمەتی زۆری مسلمانانی مەدینەشی پێدا. ساڵی 32 لە تەمەنی 57 ساڵیا کۆچی دوایی کردو لە گۆڕستانی بەقیع لە مەدینە نێژرا خوا لێی ڕازی بێ. حەوتەمیان طەلحەی کوڕی عوبەیدوڵڵایە. سەیدنا طەلحە لە مەککە لە سەردەستی سەیدنا ئەبوبەکری سیدیق مسلمان بوو. ئێوە تێبینیەکەن کە زۆرینە هەموو لە سەردەستی سەیدنا ئەبوبەکری سیدیق مسلمان بوون و هەموو ئەمانەشن کە ئاڵای ئیسلامیان بەرز کردەوە و حکم و دەسەڵاتی ئیسلامیشیان پاراست و هەروەها فتوحاتی ئیسلامیان گەیاندا ڕۆژهەڵات و ڕۆژئاوای سەردەمی. سەیدنا طەلحەی کوڕی عوبەیدوڵڵاش کە هەر لە سەردەستی سەیدنا ئەبوبەکر مسلمان بوو لە غەزای ئوحودا پێغەمبەر صلی الله عليه وسلم پشتی پیرۆزی خۆی بۆ نەوی کرد تا بچێتە سەر پشتی و لەوێوە بازداتە سەر تاوێرە بەردێک. ئەنجا پێغەمبەر صلی الله عليه وسلم دەربارەی لەو کاتەدا فەرمووی وەجەبەت، واتە بەهەشتی مسۆگەر کرد. لە کاتی شەڕی جەمەلدا لە ساڵی 36 کۆچی لە تەمەنی 64 ساڵیە کۆچی دوایی کرد خوا لێی ڕازی. هەشتەم سەیدنا زوبەیری کوڕی عەوام، دایکی ناوی سەفیەیە کە کچی عەبدولمەطەلیبی باپیری پێغەمبەرە صلی الله عليه وسلم، یعنی سەیدنا زوبەیر پورزای پێغەمبەری خوایە عەلەیهی سەڵات وسەلام، کە دەربارەی وەکو لە حەدیثی صحیحی بوخاری و مسلمە هاتووەی فەرموو لكل نبي حواري وحواري الزبير، واتە هەموو پێغەمبەرێک یاوەرێکی زۆر نزیکی هەیە، یاوەری زۆر نزیکی منیش زوبەیرە. زوبەیر لە مەککە لە سەردەستی سەیدنا ئەبوبەکری سیدیق مسلمان بوو. ئەم یەکەمین کەس بوو کە شمشێری لە پێناوی خوایە هەڵکێش. لە غەزای ئەحزاب شەڕی خەندەق پێغەمبەر صلی الله عليه وسلم پێی فەرموو فیداکە ئومی و ئەبی، واتە دایک و باوکم بە قوربانت. ئەمیش لە شەڕی جەمەلدا لە ساڵی 36 کۆچی لە تەمەنی 64 ساڵیە سەری بڕرا و دوایش سەریان هێنایەوە بۆ سەیدنا عەلی خوا لێی ڕازی بێ کە مژدەی ئاگریدا بەو کەسەی کە سەری بڕی. نۆیەم سەعیدی کوڕی زەید، سەیدنا سەعیدی کوڕی زەید کوڕی عەمری کوڕی نوفەیلە، خۆی و فاتیمەی خێزانی کە خوشکی عومەری کوڕی خەتابە لە مەککە مسلمان بوون، یاوەرێکی بەڕێزە و یەکێکە لەوانەی دوعایان گیرا بوو. لە ساڵی 51 کۆچیە لە تەمەنی 73 یان 74 ساڵیە لە ناوچەی عەقیق کۆچی دوایی کرد و لە مەدینە نێژرا
خوا لێی ڕازی بێ. دەیەم سەیدنا سەعدی کوڕی ئەبوو وەقاس، ئەمیش لە مەکە لە سەردەستی سەیدنا ئەبوو بەکری سەدیق مسلمان بوو، یەکەمین کەس کە لە پێناوی خوایە بەرگری لە دینی خوای گەورە کرد و تیری هاویشت ئەم بوو. هەمیشە چێکە لەو یاوەرانەی دوعایان گیرا بوو. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە غەزای ئوحودا پێی فەرموو ئێرمی فیداکە ئومی و ئەبی، تیر بهاوە دایک و باوکم بە قوربانت، وەکو کە ئیمامی مسلم ڕیوایەتی کردو. سەیدنا سەعدی کوڕی ئەبوو وەقاس پاڵەوانی شەڕی قادسیە بوو. لە ساڵی 55 کۆچیە لە تەمەنی 74 ساڵیە لە کۆشکی خۆی لە عەقیق کۆچی دوایی کرد و لە مەدینە نێژرا. کۆتا کەسی 10 مبەشەرە بوو کە کۆچی دوایی کرد، خوای گەورە لێی خۆش. ئەم بەڕێزانەوەم عەزیزانە ئەم دە کەسەی کە 10 مبەشەرەن و هەموو لە دەوروبەری پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وەسەلام وەکو قەڵاو قولەی ئەم بانگەوازە بوون و وەکو پایەوستونی حکمی دار الئیسلامەکەی پێغەمبەر بوون عەلەیهی سەڵات وەسەلام. هەر یەکێکیشان یەکێکە لە سەروەرانی ئومەتی ئیسلام کە بەداخەوە زۆر کەس ئێستا لە گەنجی جوانی ئێمە ناوی زۆری لە یاریزانەکانی جیهان لەبەرە و ناوی ئەم دە کەسەی 10 مبەشەرە ناتوانێت بە تەسەلسول بیان لێ، یان ناوی هەندێکیانی هەر فێر نەبوو یان نەیبیستوو. ئێمە جێی خۆیەتی لە دەرسی سیرەی پێغەمبەری نازدارە عەلەیهی سەڵات وەسەلام هەم سیرەی خۆی و ئال و بەیتی و ئەو دە کەسەی 10 مبەشەرە بەو شێوەیە بزانین بەلایانی کەمە هەر بەو کورتیە بۆ ئەوەی بتوانین وەکو خۆی بیگەێنین بە کەسانێکی تر. خوای پەروەردگار یارمەتی دەرمان بێ لە تێگەیشتن لە دینەکە و لە پابەندبوون بە سیرەی پێغەمبەری نازدارەوە عەلەیهی سەڵات وەسەلام و زیندووکردنەوەی سونەتی ئەو. خوای گەورە یارمەتی دەری ئێمەش و ئێوەش بێ. خوای گەورە پایەدارمان کە و پابەندمان کە بە دینەکەیەوە، بمان کە بە ئەداتی قەدەری خۆی بۆ سەرخستنی دینەکەی. أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا والسلام عليكم.